سی نۆڤەمبەری هەموو ساڵێک دیاریکراوە لە جیهانە بۆی کە یادێک بێت بۆ قوربانیانی چەکی کیمیایی و هەروەها هەنگاویش بنرێ بۆەوەی کە ئەو چەکە قەدەغە بکرێ لەسەر ئاستی جیهان و ڕێگری بکرێت لەوەی کە لە هیچ شوێنێکی جیهانە بەکار نەهێندێ. بێگومان هەرێمی کوردستان بەداخەوە ئێمەوە لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانیشمان لە هەرێمی کوردستان یەکێکن لەوانەی کە لە سەردەمی ڕژێمە بەرکەوتەی چەکی کیمیایی بوون و قوربانی دەستی چەکی کیمیاین. ئێمە ئەمانەیە ئەمڕۆ گفتوگوی ئەم بابەتە بکەین لەگەڵ بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان لە هەڵەبجە. کامەران بەیانیت باش و سڵاون لێبێ. با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکەوتەی یاخود قوربانیانی بەرکەوتەی چەکی کیمیاییمان هەیە. ئێستا دۆخی ئەوان لە چه ئاستێکایە؟ دیارە ئەمڕۆ سی تشتینی دووەمی کە بۆ کۆڕۆژی ڕوبەڕووبوونەوەی چەکی کۆمەڵکوژی کیمیاوی دیانراوە ئێمە لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەواژشدا نێنین بۆ شەیدانی کیمیاباران جینۆساید لە سەر تاسەری کوردستان و جیان بەگشتی و هەڵەبجە بە تایبەتی و داواکارین لەخوای گەورە شیفای خێری ئەو بەرکەوتوانە بدات کە ئێستا بە بەردەوامی بەدەم ئازاری ئەو چەکەوە ئەناڵێنن بە تایبەتی لە هەڵەبجە و لە سێوسێنان لە بالیستان لە گۆبتەپە لە عسکەر هەموو ئەو شوێنانی لە هەرێمی کوردستانە لە سەردەستی ڕژێمی لە ناوچوی عێراقە ڕوبەڕووی چەکی کیمیایی بوونەتەوە. ئێستا لە هەڵەبجە بیزات کە ئەتوانین بڵێن زۆرترین چەک لێرە بەکار هاتووە، زیاد نزیک بە 280 بەرکەوتا وەکو فیعلی کە تۆمار کراون و موچیان هەیە، بەڵام نزیک بە 4000 کەس تا ئێستا معاملاتی تەقدیم کردووە، پێشووتر 2000 بووە. بە بەردەوامی ئەم ڕێژە بەرزە بێتەوە کە بۆ ئەوەی ناونووس بکرێن یاخود تۆمار بکرێن وەکو بەرکەوتە هەم بەبەستی پێدانی منحەوە پاشان بە مەبەستی چارەسەرکردنیان کە دۆخی هەندێکیان زۆر خراپە. بەداخەوە دۆخی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هێندە کاریگەرە لە سەریان ئەگەر لە ماوەی 10 ساڵ یاخود 15 ساڵ لەمەوبەر بەرکەوتەیەکمان هەبوو بێ ڕێژەکەی لە 120 یا لە 130 بێت، ئێستا وردە وردە ئەو ڕێژەیە بەرزە بێتەوە بۆ لە 150 لە 160. بۆیە ئەتوانین بڵین ئازارێکی بەردەوامە، خەمێکی بەردەوامە و کاریگەرە لەسەر ژیانیان بە بەردەوامی ڕوبەڕووی مەرگە بنەوە. ئومێدەکەین لەم ڕۆژەوە جارێکی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەت تایبەتمەندەکان کە وەزارەتی شەیدان و وەزارەتی تەندروستی بە تایبەت بێنە سەرخەت زیاتر بەجددی بۆ ئاوردانەوە لە دۆخی بەرکەوتوانی چەکی کیمیاوی. بەڵێ هەوڵەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشانی قوربانی چەکی کیمیایی بە چه ئاستێک گەیشتووە؟ ئایا وەکو پێویست بەهانەی و کەسانوتون کە چەکی کیمیایان بەرکەوتووە و چارەسەری پێویستیان وەرگرتووە؟ بە تایبەتی وەک دەزانین هەندێکیان برینەکانیان سەختن، پێویستیان بەوەیە کە لە دەروێ وڵات معالەجە بکەن و چارەسەر بکرێت. هیچ کراوە بۆ ئەمانە؟ پێشووتر کە کاتی خۆی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی لە ئەستۆی وەزارەتی شەیدانا بوو، 33 وەجبە لەو بەرکەوتانە ڕەوانەی وڵاتی ئێران کران. ئێمە لەسەر ئاستی جیهانە دوو وڵات ئەتوانین تایبەتمەندیتیان هەیە لە چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاویە. یەکەمیان وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە و دووەمیان ئەڵمانیا. دیارە تێچوو و حەقی کە نزیکن لە ئێمە و کۆماری ئیسلامی ئێران هەم نزیکە لێمانەوە و هەم خۆشی ئاگادار وە لەو دۆخاوە لە کاتی خۆشەکە مەرگەساتی هەڵەبجە و شوێنەکانی کەش بوون زۆربەی هەر زۆری ئەو بەرکەوتانە ڕوانەی وڵاتی ئێران کراون، لێو چارەسەری بەشێکیان کراوە. بەداخەوە بابەتی چارەسەرکردنی بەرکەوتوان هێندە شتێکی ئاسان نییە. بە نموزەج ئێمە مامۆستا کامیل کە دیارە کاتی خۆی ڕۆشتەتە دەرەوە تاکە کەسێک بۆ نمونە ئەگەر توانرا بێ ئێمە ناتوانینەوە لایەنی پزیشکی ئەتوانێت بزانین چارەسەری 100% بۆ کراوە لە بوارێکە، ئەویش بابەتی سیە. بەڵام ئێمە بەرکەوتوان بواری چاومان هەیە و سنگمان هەیە و پێستمان هەیە. ئەم سێ بوارە بە تایبەتی تەئسیریان لێکراوە. نەخۆشخانەیەک لە هەڵەبجە کراوەتەوە، نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی، بە ئومێدی ئەوەی ئەم نەخۆشخانە ببێ بە سەنتەرێک بۆ چارەسەرکردنی سەرجەم بەرکەوتوان لە هەرێمی کوردستانە بگرێ لە عێراقیشە ئەگەر کەسێکە بێ. بەڵام ئەو نەخۆشخانەیە تا ئێستا وەکو پێویست پێم وایە بەشێک لە
پێداویستیەکانی دابین نەکراوە لەگەڵەوەی کە دەستگای ژیان پێشووتر لە دەرەوەی نەخۆشخانەکە چارەسەری بەرکەوتوانی کرد ئێستا بە لە ناو نەخۆشخانەکە وە تیمێکی پزیشکی تێدایە بەڵام ئەمە ناکاتەوەی بتوانێت چارەسەری بەرکەوتوان بۆ پێوی کە پێویستیانە بکرێ بۆیە پێویستە جدیتر حکوومەتی هەرێم بێتە سەرخەت و تیمێکی تایبەتمەند ئەوە پێم وایە بوارە پسپۆڕێکەی تەندروستی ئەتوانەوە زیاتر دیاریکەن کە ئێمە داوامان کردبوو یاخود لایەنی ئێرانی یاخود تیمێکی ئەڵمانی بهێنێرە بۆ ڕاهێنانی دکتۆرە کانی خۆمان دواتر وردەوردە ئەوانیش بتوانن چارەسەرێکی باش یاخود پێویست بۆ ئەو بەرکەوتوانە بکەن لانی کەم ڕاگررتنی ئازارەکانیان ئەنا گۆڕینی قەرینەی چاو یاخود گۆڕینی سی یاخود بابەتی پێست شتێکی هێندە ئاسانیە و کاریگەریەکان لەسەر ئەوان زۆرن بەداخەوە ئێمە بەشێک لەو بەرکەوتانە ڕۆژانە وەفا دەکەن بێ ئەوەی تۆمار کرابن تا ئێستا ناویان لە ڕوانگەی یاساییەکەەوە تۆمار نەکراون بکرێن بە بەرکەوتا چەند ساڵێکە ئێمە چاوەڕوانی لیژنێکی تابێتمەندین لەلایەن وەزارەتی تەندروستیەوە کە بێت پیاچوونەوە بە ناوی ئەوانە بکە کە پێشووتر تۆمار کراون و ئەوانیشی کەماون تۆمار کرێن دیارە ئەوانی کە کران بە تۆمار بوو ئەتوانین باشتر و لە ڕوانگەی یاساییەکەوە حکوومەت یاریمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی کە چارەسەریان بکات دەرەوە یاخود تیمی تایبەتمەند بێتە هەرێمی کوردستان بیان بینێ. باشەکە کامەران تۆ باز لەوە دەکەی کە تا ئێستا هەندێک بەرکەوتە هەیە وەکو بەرکەوتە ینی هەژمار نەکراوە ناویشی تۆمار نەکراوە ئەو پێوەرانە چین بۆی کە کەسێک وەکو بەرکەوتەی چەکی کیمیایی دەستنیشان بکرێت چکە بێگومان ئەگەر تۆ بێتە سەر ئەوەی کە کەسێک بەرکەوتە بێ لە شارێکی یاخود لە پارێزگایەکی وەکو هەڵەبجەکە لە ساڵی هەشتا کیمیا بارانەکرێ خەڵکێکی زۆر لەوێ بەرکەوتوە بووە ڕاستە لەوانەیە هەندێک کاریگەریەکان زۆر بێت لەسەری هەندێک کاریگەریەکە کەم بێت لەسەری بەڵام پێوەرەکان چین بۆ ئەوەی کە تۆ دەستنیشانی بەرکەوتەیە بکەیت. بەڵێ دیارە پێوەرەکان ئەوە پێوەریکی تەندروستیە لایەنێکی پزیشکیە زانستی پزیشکی دیاری ئەکات بەڵام لە ڕۆواقعەکە کە ئیبینی ئێستا تۆ بەرکەوتەیە کە بینی بە تەنەفوز بە جیهاسی هەناسەدان هەناسەیەدات یعنی توانای هەنەسەدانی نیە سیەکانی بەشێکی زۆری لە ناوچوون ئەمە بەشێکیانە هەندێکیان قەرینەی چاویان نەدەسا وردە چاویان بەرەو لە ناوچوونەچێ و بەشێکیشیان پێستا یعنی ئەو جۆری ئەو غازانە دیارن کە تەسیریان لە بەرکەوتەکان کردو دیارە بە دڵنیاییەوە خەڵکی هەڵەبجا لە سەدی ئەوەی لە هەڵەبجا بووە بەرکەوتوو بە چەکی کیمیایی بەڵام ڕێژەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی کەوە بە پێ ئەو ناوچانی کە چەکەکە لەو ناوچەی داوە تەسیری زیاتری لە کۆمەڵی خەڵکردوە دیارە ئێمە زیاد لە 5,000 بەس شەهیدمان هەیە ئەمانە مامونەتەوە شەهیدی زیندون بەدەست ئازاری ئەو چەکەوە ژیانێکی زۆر ناڕەحەت زۆر ئەستەم ئەبەنە سەر کاک هاوکار و کۆمەڵێکی زۆریان مامۆستاعلی زۆرێک لەو بەرکەوتانی کە ئەوانی کە تۆمار کراون ئەوشی کە تۆمار نەکراوە حاڵەکانە بۆیە لایەنی دیاریکردنی شێوازی دیاریکردنی ئەو بەرکەوتانە ئایا ڕێژەی ئەو بەرکەوتی کە پێویستی بە عیلاجە دیارە ئەمە کە دیاری ئەکرێ بە بەرکەوتە یەکەم بە مەبەستی چارەسەرکردن دووەم بە مەبەستی پێدانی مینحەیەک ئەم مینحا بۆ کڕینی عیلاجە بۆ سەردانی دکتۆرە بۆی ئەو کەسە بتوانێت بەشێ لەوەی احتیاجە مادیانی کە پێویستێتی لە کاتی چارەسەرکردنی خۆیان دابینی بکە شێوازی دیاریکردنی تایبەتمەندی تەندروستیەکە بەڵێ جگەل لەوەی بمبورە جگەل لەوەی کە تۆ باسی لەواکەی کە ئەو منحەیە دابین کراوە بۆی کە بتوانێت دابینی پێداویستەکانی خۆی بکە ئەنجگەل لەوە حکوومەت ڕێکاری تری گرتوۆتە بەربەوەی کە ئەگەر چارەسەرێک یاخود دەرمانێک هەبێت بۆ ئەو کەسانە لە ڕێگەی حکوومەتەوە دابین بکرێەوە بە خۆڕایی بدرێ بە بەرکەوتوان دیارە وەکو باسمان کرد پێشوەخت نەخۆشخانەی چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی بەو ئامانجە دروست کراوە نەخۆشخانە ببێ بە سنتەرێک چۆن نەخۆشخانەی هیوا لە سەرانسەری عێراقا چارەسەری خەڵکەکە ئەمیش بە هەمان شێواز دیارە دیزایانی بیناکەی و بەشێکی زۆری ئەساسیاتی بینای نەخۆشخانەکەەوە تا ڕادێک ستافێکی تایە لە کارمەند و دەستگای ژیان بۆ خۆی هەر چارەسەری ئەو نەخۆشانەیەکە بەڵام ئەوەی کە گرنگە دووشتە پسپۆر ینی پزیشکی پسپۆر بەو بوارە کە شارەزایی 100% هەبێت دیارە من ناتوانم ینی بەشێ لە دکتۆرە بەڕێزەکانی ئێمە بە دڵنیایەوە خەڵکی باشن خەڵکی بە ئەزمونن لە بواری چاوە لە بواری پێستاوە لە بواری سنگە بەڵام
خیبرەی ئێمە ینی پێم وایە تا ئێستا و نەخۆشانە بۆیە ڕەوانەی وڵاتانی ئێران و ئەڵمانیا وڵاتانی دیکەکری لێرە چارەسەرەکان وکو پێویست ینی نەگەشتوینەتەوە ئاستە زانستی پزیشکی بتوانین چارەسەری ئەوام کردی بۆیە یەکەم شت پێویستمان بە تیمێکی پسپۆڕی تایبەتە دووهەم چارەسەر ئەو عیلاجانەیە کە ئەوان ئەدرێ پێیان پێم وایە عیلاجەکان عیلاجی بەردەوامن کە چارەسەریان پێکرێت بەڵام عیلاجێک نییە بتانی سی پێ بگەشێنیتەوە ئەوە زانستی پزیشکیەت عیلاجێکمانە کە چاوی پێ زیینو بکەیتەوە ئیلا گۆڕینی قەرینەیە تەناو عیلاجانن کە موسەچینن یاخود ڕاگەری حاڵەتەکەن لەوە زیاتر تەشەنەنەکە ناڵێم 100% و ناڵێم هیچیش نەکراوە هەیە بەڵام بە ڕێژەیەکە پێم وایە تێرکەری پێداویستیەکانی بەرکەوتوانێ ئومێ دەکەین ئەو بەڕێزانەی لەو نەخۆشخانان جوودی خۆیانیان کردووە بەڵام ومێت داواکانی لە حکومەت یاریمی کوردستان یەک کۆمپانیای جێبەجێکار پێم وایە تا ئێستا وەکو پێویست ئەو نەخۆشخانەی نەخستۆتە سەر پێ بەشێ لە نقصانیەکان لە ئەستۆی ئەو کۆمپانیایە کە تا ئێستا کۆتایی پێنهاتووە و لایەنی دۆ حکومەت یاریمی کوردستانە بەجددی بێتە سەرخەت کەیسی بەرکەوتوانی چەکی کیمیاوی کەیسی هەڵەبجە مەلەفێکی زیندووە لەسەر ئاسی جیهان چەکی دەستی ئەمەی کوردە هەمیشە وەک هێمایەک مەزڵومێتی خۆمان نیشانی جیان بێدەین. بەڵێ بەڕێز کامرا مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدان لە پارێزگای هەڵەبجە زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشدار بوویت. سپاس کا کامەرا.